ئەی شەهیدان، ئێوە لە وەستێرە گەشانەی ئاسمانی چەوساوانن، کاتا شەو ڕەش و ڕەشتر بێ، ئێوە گەش و گەشترن. ڕێی خەباتمان چەندە سەخت و دوور بێ، با چواردەورمان کڵپەی ئاگر بێ. ڕێی خەباتمان چەندە سەخت و دوور بێ، با چواردەورمان کڵپەی ئاگر بێ. لەم ڕێی پیرۆزە هەرگیز لا ناودەین، ئێمەی بۆ مردنیش ئامادەین. لەم ڕێی پیرۆزە هەرگیز لا ناودەین، ئێمەی بۆ مردنیش ئامادەین. ڕێی خەباتمان چەندە سەخت و دوور بێ، با چواردەورمان کڵپەی ئاگر بێ. ڕێی خەباتمان چەندە سەخت و دوور بێ، با چواردەورمان کڵپەی ئاگر بێ. لەم ڕێ پیرۆزە هەرگیز لا نادەین، ئێمەی بۆ مردنیش ئامادەین. لەم ڕێ پیرۆزە هەرگیز لا نادەین، ئێمەی بۆ مردنیش ئامادەین. بۆ دنیایەکی نوێ بۆ هەژاران، بۆ دانانی کۆمەڵگای یەکسان. بۆ دنیایەکی نوێ بۆ هەژاران، بۆ دانانی کۆمەڵگای یەکسان. ڕاوگیر زۆر داوری لە ڕیشە دەردێنین، تۆی ئازادی گەلمانە چنین. ڕاوگیر زۆر داوری لە ڕیشە دەردێنین، تۆی ئازادی گەلمانە چنین. ڕێی خەباتمان چەندە سەخت و دوور بێ، با چواردەورمان کڵپەی ئاگر بێ. ڕێی خەباتمان چەندە سەخت و دوور بێ، با چواردەورمان کڵپەی ئاگر بێ. لەم ڕێ پیرۆزە هەرگیز لا نادەین، ئێمەی بۆ مردنیش ئامادەین. لەم ڕێ پیرۆزە هەرگیز لا نادەین، ئێمەی بۆ مردنیش ئامادەین. بەڕابەری چینی کرێکاران، بە ڕێبازی ڕێگای تێکۆشان. بەڕابەری چینی کرێکاران، بە ڕێبازی ڕێگای تێکۆشان. ئاڵای سووری شۆڕێژمان هەڵاکەین، هەر بە ڕۆژی سەرکەوتن ئەگەین. ئاڵای سووری شۆڕێژمان هەڵاکەین، هەر بە ڕۆژی سەرکەوتن ئەگەین. ڕێی خەباتمان چەندە سەخت و دوور بێ، با چواردەورمان کڵپەی ئاگر بێ. ڕێی خەباتمان چەندە سەخت و دوور بێ، با چواردەورمان کڵپەی ئاگر بێ. لەم ڕێ پیرۆزە هەرگیز لا نادەین، ئێمەی بۆ مردنیش ئامادەین. لەم ڕێ پیرۆزە هەرگیز لا نادەین، ئێمەی بۆ مردنیش ئامادەین. بژی کۆمەڵە، بژی کوردستان، بژی سۆسیالیسم. گەڕای بەخێرهاتن لە هاوڕێیانی تازە پێشمەرگای هیوای سەرکەوتنیان بۆ باوات دەخوازین. بەڕێزان ئێستاش پەیامی پەلی شەهید گوڵڕێزی قوبادی لەلایەن هاوڕێ کوردستان ئەلی پەناوە پێشکەش بێەوە خۆشەویستان دەکرێت کایە فەرمووی. پەیامی پەلی هاوڕێی گیانبەخت کرد و گوڵڕێز قوبادی. بەشداربووانی خۆشەویست، هاوڕێیانی پێشمەرگە، میوان و کادر و ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵە،
بەخێربێن بۆ ڕێوڕەسمی چەکداربوونی پۆلێکی دیکە لە لاوانی خەباتکاری کوردستانی ڕۆژهەڵات لەژێر ناوی پەلی هاوڕێی گیانبەخت کردو گوڵڕێز قوبادی. لە سەرەتادا ئێمە وەکو پۆلێک لە لاوانی پەلی هاوڕێی گوڵڕێز قوبادی سڵاو دەنێرین بۆ بنەماڵەی گیانبەخت کردوانی کۆمەڵە و شەهیدانی بزوتنەوەی ڕزگاری بەخشی کوردستان، زیندانیانی سیاسی و بنەماڵەکانیان. لێرە بەڵێن دەدەین وەکو ڕۆڵەکانی خۆیان درێژەدەری ڕێگا و پشتیوانی بە ئەمە گیان دەبین. هەر لێرەوە دەستخۆشی لە بەرپرسان و مامۆستایانی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە دەکەین و بە گەرمی دەستیان دەگوشین کە ئێمەیان لە بوارە جۆرا و جۆرەکاندا ڕاهێناوە و دڵنیایان دەکەینەوە کە پێشمەرگەیەکی ئەرکناس و بە پرەنسیب و بە ئەمەک دەبین و هەموو هەوڵی خۆمان دەدەین کە بە باشترین شێوە ئەرکەکانی تەشکیلات جێبەجێ بکەین. بەشداربوانی خۆشەویست، ئەمڕۆ پۆلێکی دیکە لە لاوانی شۆڕشگێر و خەباتکاری کوردستان توانیمان خۆلی سیاسی نظامی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە بەسەرکەوتوانە لەژێر دەستی بەرپرسان و مامۆستایانی لێهاتوو تێپەڕ بکەین و دروشمی هەمیشە زیندوی بژی کۆمەڵە، بژی کوردستان و بژی سوسیالیزم بەرز بکەینەوە و چەکی پڕ لە شانازی کۆمەڵە لەشان بکەین و پەیمان ببەستین لەگەڵ ڕێگا و ئارمان و ئامانجی پڕ لە شانازیەکانی کۆمەڵە. خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات، کچان و کوڕانی ئەو نیشتیمانە، لە ئێستادا کۆماری ئیسلامی هەموو دەم و دەست سەرکۆتگەریەکانی دژ بە بیر و ئەندیشە و ئاوات و خواستەکانمان وەگەڵ خستووە پێویستە بە ئەرکی خۆمان بزانین پەیوەست بین بە حزبێک کە ئاڵا هەڵگری عەداڵەتی کۆمەڵایەتی، خەباتی ژنان، ڕووناکبیران، کرێکاران، زەحمەتکێشانە و بەم هۆیە داوا لە هەموو کچان و کوڕانی کوردستان هەر لە ناوچەی سۆما برادۆز تاکو ناوچەی کرماشان و ئیلام دەکەین بینە ناو ڕێزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و بۆ بەدیهاتنی کۆمەڵگایەکی پێشکەوتوو و مدرن کە بەها مرۆڤایەتیەکانی تێدا لە ئارادا بێت خەبات بکەن. بۆ جارێکی تر دەستخۆشی لە بەرپرسانی فێرگە دەکەم و دەستیان دەگوشین. هیوادارین پێشمەرگەیەکی هەمیشە ئامادە لە بواری فکری و جەستەیی بۆ کۆمەڵە بین و بۆ پاراستنی ئەو حیزبە بە تەواو هێزەوە تێبکۆشین. بەسپاسەوە پەلی هاوڕێی گوڵڕێز قوبادی، بژی کۆمەڵە، بژی کوردستان، بژی سوسیالیزم، سەرکەوێ بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوێی.